سڵاوتان لێ بێبینەرانی بەڕێز خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی نوێی مایکی خەڵک مایکی ئێوە بە یەکتر شاد بووینەوە بە تۆری بەرنامەی ئەمڕۆمان لە سەرتەقەی خۆشی هاوڵاتیانە لە کاتی بۆنەکاندا کاتێکە هەر بۆنەیەک لە هەرێمی کوردستاندا بە هەر بیرهاتنێک یان هەر ڕێوڕسمێک ڕوو ئەیاتن یاخۆت ڕووداوێک باڵ بەسەر هەرێمی کوردستان ڕائەکێشە یاخۆت جیهانیش بێتن وەکو ئەوەی کە لە چەند شەوی ڕابردوو دوێنێ شەویش ڕوویدا دۆڕان و سەرکەوتنی یانەکانی تۆپی پێ کە لە جیهاندا یانە وەرزشیەکان یاریەکەن یەکێک ئەدۆڕێ و ئەوی تریشیان سەرەکەوێت چەندین جار تەقە کراوە بووتە هۆی گیان لە دەستدان و برینداربوونی هاوڵاتیان. ئێمە ئامانەوێت تەوەری ئەمڕۆمان بخەینە بەر دەست و چاوی بزانن ڕای بوو چۆنی خۆتان لەسەری دەرببڕن ئەویش تەقەی خۆشیە لە کاتی بۆنەکاندا. تەماشاوانن هێژە بابەتی ئەڤروکاییە مایکی خەڵک تەقەکردنە تەقە دەمی خۆشییاندا ئەمە ئەم خوازین لەسەر وان هژمار تەلەفۆنن لەسەر شاشن هاوبۆرە دیارن پەیوەندی دەگەڵ مایکی خەڵک مایکەخوا بکەن و بە ئازادی نەرین و بۆ چۆننخوا وەربگرن ئەمێ چین مامە ڕیشە وەرگرین لە چەمچەماڵ مامە ڕیشە ئەف دەمێتە باش ئەم کاتە باش هەموو کاتێک باش مامە ڕیشەگیان فەرموو کارگیان وەڵام منەمەیە بە این دەربارەی شتێتر قسەکەم لەبەرێ زۆر پەیوەندیدان بۆکەم وەری ناگری ئێمە هەمیشە ئەوەمان وتووە کە بەرنمەکە لەسەر چی بە هیوادارن برادران لەسەر ئەوە پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ چۆنی خۆیان دەرببڕن بۆیە تەوەری ئەمڕۆمان لەسەر تەقەی خۆشیە ئەگەر سەرنجێک لەوە بدەی ئەو بابەتی لە دڵی خۆشدا ئەوەش وتارێ ترمەیە لەبەرەوەی وتارم دەمێکە یانی ئامادە کردەوە دەمێک پەیوەندیتان پێوەگەم وەرناگرە حەزەکەم ئەو وتارە ئێستاکە بڵێم ینی ئەو نووسینە ئێستا بخوێنەوە فەرمووە گەر بە کورتی بێ باش ئەمەوێ بڵێ مەسعود بەرزانی تۆ نەڵێ من مامە ڕشەگیان تکایە بەرنمەکە لە ڕێڕەوی بەرنمەکە دەرنەچن وام زانی کە شتێکی شخصیە و پەیوەندی بە خزمەتگوزاری شتێکی واوە هەیە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە داوای لێبوردنەکەن کە پەیوەندیەکەت ئەبشڕێنی لەبەرەوەی پەیوەندی تر لەسەر هێڵە بۆ ئەوەی لەسەر بابەتی ئەمڕۆمان قسە بکەین بڕیار وەرەگرین لە زەڕایان ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باش گیانەکە من بەنسبەت ئەو تەقەکردنەوە بەڕاستی بە شتێکی باشی دانانێم چونکە ئەبێتە هۆی زۆر کێشە دروستەکە ئەڵێن حادیسە باوەڕکە زۆربەی حادیسەکان لەوە ڕۆیە لە تەقەکردنی خۆشیەوە. بڵێ ئایا لای ئێوە تەقە کراوە لە کاتی یاریەکاندا یاخۆت هەر سەرکەوتنێکی ترە یان هەر بۆنەیەکی ترە؟ بەڵێ زۆریش کراوە ئەم شو ینی زیاد لە حەد کراوە ینی بە هەتا بە تاپڕیش کراوە ینی باوەڕ بکە ئەگەر ساتمێکی دەربچوایە شتێک بووە کەسێک بریندارە بوو کەسێکە کوژابوو بە شەهید دەبوو یانیەوە گوناحە بەڕاستی. بەڵێ تۆ داواکاری چییە لە هاوڵاتیان لەو کەسانەی کە تەقە ئەکەن؟ داوایان لێکم ئەو شتە نەکەن بەڕۆحی ینی بە دڵیان ئارام بێتەوە ینی ئەو شتەکە خۆشی بۆ هەست ینی هەست بە خۆشەکەی خۆیان بکەن ینی ئەوە ناکەوە خەڵک کەسانی کە پێوە بێت بەهۆی ئەوە کە کەسێک لە ئیسپانیاوە لە ئەنگلتەراوە لە ئیتالیاوە یاریەکە دێمە لێرە وای بۆ بکەین. بەڵێ کاک بڕیار لە زەڕان سوپاس بۆ پەیوەندێکات فاتما وەرەگرین لە سلێمانی ئەم کاتەوە باش. فاتما خان فەرموو. زۆر سپاس و ڕێزمەیە بۆ تۆش و بۆ هەموو کارمەندانی زۆر سپاس تۆشەکەین. بڵێ بەڕێزم لەگەڵ قسە جوانەکانی ئێوەیان هیوادارم بەڕێز پارێزگای سلەیمانی ئەمرێ دەرکە ئەگەر بە تەلەڤیزیۆن بێ ئەگەر بە گۆڤار بێ بە هەر شێوەیەک بێ کە تەقەی خۆشی نەکرێ چونکە ئەو فشتەکەی کە ئەیتەقێنن ئەکەوێتە ماڵان ئەکرد لە خەڵک لە بەردەرگایە خەڵک لە کۆڵانە خەڵک لە بازارە لە هەر شوێنێک بێ پێوە ئەبێ ئەڵێن گولەی وێڵ نە گولەی وێڵ نییە وەچیە کردەوەیکی زۆر ناشرینە لە وڵاتان و لە ئەوروپاکەرە مناسبەیەکی خۆشی ئەبێ خەڵک ئەڕژێتە سەرجادە خۆشی خۆیان بە گۆرانی و بە مۆسیقا و بە هەر شێوەیە بێ دەرەبڕێ بەڵام بەداخەوە لە وڵاتی عێراقا لە کوردستانە ئەوێ لە ئەوروپای یاریەکە بۆ وڵاتی خۆی سەرکەوتن بەدەستێنێ ئێمە بۆ لێرەوە تەقەی خۆشی بکەین چ مناسبەتێکە هیچ مناسبەتێک نییە ئەوە مناسبەتێکە ئێمە سەرکردەکانمان دەستخەنە ناو دەستی یەک بە خۆشی گفتوگۆ بکەن لەسەر تەوەرەکان ئێمە ئەوە خۆشیە بەڵام وڵاتێکی ئەوروپا یاریە باتۆیانە باتەوە دەربەستی ئێمە ئەوە چییە بۆ ئێمە هیچ مەبەستێکمان نییە وایە لەگەڵ ما بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هیوادارم بەڕێز پارێزگای سلێمانی ئەم لێ دەرکە
کە تەقای خۆشی بنە بڕکە بەڵام بەڕاستیەکەی تەقا گولەکانەکەوێتە ماڵانەکەوێتە سەرجا دەکەوێتە بەردەرگا خەڵک پێوە بێ بۆچی ئەمە چیە لە پێناوی چیە؟ بەڵێ فاتمە خان لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندێکە و ئەحمەد وەرەگرین لە چەمچەماڵ ئەم کاتەوە باش. ئەلوم کاتۆ باش هەموو کاتێک باش. باشی براکەم زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. بەڕێزی پێشەکی زۆر دەستخۆشی لێکەم بۆ ئەم بەرنامە جوانەکە کردووە بە نسبەت تەوەری ئیمڕۆتانەوە. بەڵێ بەڕاستی ئەم تەقەکردنە لە شاری چەمچەماڵ زۆر زۆرە. یەکەمیشت هۆکارەکەی چییە بەس لە چەمچەماڵ زۆر زۆرە؟ بەڵێ لە چەمچەماڵ زۆر زۆرە. دومیشتیش وەڵای هۆکارەکەی بوو ئەوە ئاگەڕێتەوە یعنی ئەمە تۆ یاری وە یاریمە هەمووە حەزمان بە یاریەیە و یاری شتێکی زۆر خۆشە و کێشەمانە بەس بە نسبەتی هاندەرانی ڕیال مەدرید یعنی 2 ساڵ لە سەرەکە باشە 11 کاسی بر یەک فیشەک نەتەقی یعنی هەیە نییە بەس ئەوان بە دەرەجەیەک لە چەمچەماڵام شتە زۆرەکەن و شتە زۆر دووبارە. کاک ئەحمەد هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوویداوە لە چەمچەماڵ هیچ ڕووداوێک بەهۆی تەقەکردنەوە ڕوویداوە؟ بەڵێ یاری کلاسیکۆی نێوان باشەڵەنە و ڕیال مەدرید 2 کەس بریندار بوو لە چەمچەماڵ. داواکاری چییە لە هاوڵاتیان و لەلایەن ئەمنیەکان بۆ کۆنتڕۆلکردنی ئەو وەزە؟ داواکاریم وڵای داواکاریم ئەوەیە کە یعنی کەی ئیسەشێنە باوتەقەیە کەی ئیسەشێنە مۆدیل تەقەکردن ماوە کەی ئیسەشێنە تۆ خۆشی خۆت بە تەقە دەبێ ینی ماقولە تۆ سەعات دوانزۆنی ماڵوە هەیە مناڵی هەیە ژنوایە خەوتو هەموویە ترسێ ڕاتۆڵەچێنی ینی هەر بۆ گوناحەکەی بۆ لە هەر تۆ لەبەر ئەو مناڵانە لەبەر ژن خۆ قابل لەم عالەمە هەمووی سەی تۆ پێ نەکات. بەڵێ کاک هاوکار کاک ئەحمەد زۆر سپاس بۆ پەیوەندێکت کاک ئەحمەد لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوو هاوکار وەرەگرین لە هەولێر ئەم کاتەوە باش. ئەم کاتت باش باشتر. زۆر سپاس فەرموو کاک کاکە جار وەڵی کاتەوە عادەت تەقاریبا ناو کورد ناڕوە تەقەکردن بوویتە جاردەیەک ئەبێ هەبێت یعنی من لە ڕقی تۆ ئەکەم تۆ لە ڕقی وایەکە بۆ نمونە فێرە باشۆنە دۆرە خەڵک ئەوانی ڕیالەکان تەقیان کرد ئەمڕۆ باشۆنە دۆرە دۆنە ڕیال دۆرە باشەکان تەقیان کرد ئەوە کورد خوی پێوە گرتووە ئەوان ناپارێ واز بێنێ ئێنجا بەخوا لە سەد بەرنامەی واژ بکێ خەڵک ئەو شتە واز ناهێنێ. بەڵێ لە جگە لە یاریش زۆر بۆ نەیتر بۆ نمونە زەماوەند و بۆ گواستنەوە و سەرکەوتن لە هەڵبژاردنەکانیان هەر شتێکی تر بێتن بۆ تەقەی خۆشی ئەکرێتن ئایا تۆ پێت شتێکی باشە تەقەکردن؟ وڵای کاکە جان تەقەکردن هەم کاتێک تەقە هەر خراپە هەنجا بۆ خۆشی بکرێت بۆ ناخۆشی بکرێت بەڕای من هەر هەموو کەسێکە لە باش نییە بەڵام ئەوە کورد تازە ناتوانێت وەزە حاڵە بێنە قەتیش ناگۆڕێت. بەڵێ کاک هاوکار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عیمادمان لەگەڵا لە کەرکووک ئەم کاتەوە باش. ئەم کاتەوە هەموو کاتێک باش بەرازی خۆشەویست زۆر سپاس فەرموو کاک عیماد. سپاس دەکەم دەست خۆش بێ بەڕاستی بابەتێکی جوان هەڵبژاردووە. بەڵێ سپاس. سەبارەت بە تەقەکردن بەڕاستی من دەڵێم بەداخەوە دیاردەیەکی زۆر ناشینە بەداخەوە مالی هاتووە هەر ئاهەنگێکە بێ هەر چۆنە لە یاریەک دەکرێت لە وڵاتی دیکەوە یاری دەکرێت باشە ئێمە ماقولە سەعات 12 شەو دەست بکرێت تەقەکردن باشە فکر ئەوە ناکەنەوە خەڵک جیرانە مناڵی نەخۆشە مناڵی خەوتووە نانی بەڕاستی شتێکی زۆر خراپە وەڵی بەداخۆ من ئەم شەوەکە کاژمە سەعات 12 شتێ دەستکرێت تەقیکردنی زۆر لە کەرکووک بەڕاستی مەدیادێکی زۆر ناشین ئەزانم من هیوادارم بەرپرسەکان داواکارم لەوانە بە ئەمە بنبر بکرێ بەڕاستی تۆ ئاهەنگەکەی ئاهەنگی خۆش بکە ئاهەنگی خۆش بکەم بەس تۆ نەکراوە تۆ خەڵکی ئیزعاجەکەی بە 12 شەو 12 شەو خەڵکی خەوتووە تەقاکەی دوان سەر خەڵکیە لەو ماوەی پێش دوو مانگ لەمە پێش عینن یاری بەشەلەنە ڕیال بوو ئەنی مناڵێک پێوە بوو بۆ گولەوە نازم خۆتان شاشەکانتان ئەو کاتە ناوتێرە بەرنامەکانتان هەواڵەکان داڕۆزەیە مناڵێک بۆ گولەینەوە جایی لەدەستدا بەداخۆ نای چەنەها کەس وا بۆ چەنەها سیارە پێوە بووە لە پێش قاپیدان درا لەمە حوشە سیارە گولەی ئاهاتەخوالی کەوتووە من هیوادارم بەڕاستی ئەم بر بکرێ بەسەی ترە تاکەی ئەم گولێ تەقی بەسەر عالەمایە. بەڵێ کاک عیماد لە کەرکۆک زۆر سپاس بۆ تێبینیەکانت و سۆزمان لەگەڵا لە دەربەندی خانم کاتەوە باش. ئەم کاتەوە باش بەڕێزم زۆر سپاس فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێکم تەوەرەکە زۆر جوانە من تەمەناکەم ئەم دیاردە ناتەندروستە ناشیاوە زۆر دواکەوتووە نەمێنێت خەڵک لە نازانم یاریزانان لە ئیسپانیا ئینگلتەرا و ئیتالیا کۆکە یاریەکەن
ئێمە لێرە ئاسمانی وڵاتی خۆمان ئاسمانی شارەکەمان بە کۆمەڵێک مادە و بارود لە بریۆی گۆڵبارانی کەین فیشەک ڕێژەکەین نازانم من ئەم شەڕ ڕێڵمەدی دۆڕاندی لە دەربەنی خانە حەفلە کرا شتێکی وان بەدی نەکرد بەڵام ئەوەندەی بەرگوێمان کەوتەوە ئەوەندەی باس کراوە لە شارەکانی تر چادەوری دەربەنی خان و مجەڕەت سلێمانیش ئەم دیاردەیە دووبارە بۆتەوە نازانم خەڵک خۆشی دەڕەبڕێ من ڕێ لە هیچ هەندێکی ڕیاڵ بەرشە ئایسی میلان کێکە ناگرم چیەکات تۆ لە ناخی خۆتا تۆ لە خودی خۆتا ئازادی و خۆشە چۆن دەرەبڕی بەڵام ئەم کردەوە ناتەندروستە ناشیاوە جوانیە تاکەی ئێمە لە دواوەی هەموو وڵاتان بین تاکەی ئێمە ئەوەندە دواکەوتوو بیرکەینەوە تاکەی ئێمە ئەوەندە ناتەندروستانە بیرکەینەوە ئاسمانی وڵاتەکەی خۆمان باروت ڕێژکەین با گوڵبارانیکەین ئێمە وڵاتێکی زۆر زۆر جواناژین با گوڵبارانیکەین خەڵک لەوێ یاریەکەکی ضرورەتۆ یەکونیش ئاسمانی وڵاتەکەی خۆ فیشەک ڕێژکەی چیە وڵا بەرشە دۆڕاندوێتی ڕیاڵ بردوێتی و ڕیاڵ دۆڕاندوێتی با بەو لەوێ بۆ خۆی یاریەکە بۆ خۆشی ئەوان خۆشەکانی خۆیان بە چەپڵە پێشوازی لە یاریزانەکانەکەن و ماڵاوایی لە یاریزانەکانەکەن ئێمەش بە فیشەک ماڵاوایی لە یاریەکەکەین و کۆتایی بە یاریەکەیانی بەڵێ سۆز لە دەربەندی خان زۆر سپاس بۆ وتەکانت بینەران بەڕێستەوەی تەقەکردن هەندێ هۆکاری تریشی هەیە ئایا ئەم خەڵکە ئەمانەی کە تەقەکەن هەموو چەکیان هەیە لە ماڵەوە ئایا ئەم چەکانە مۆڵەت دراون یان مۆڵە نەدراون ئایا ئەبێتن هەر کەسێک کە هێزە چەکدارەکان ئەوانەی لە هێزەکانی ئەمنیان دەوامەکەن یاخود هاوڵاتی ئاسایش هەمویان پێکەوە سیلاحیان هەیە بێگومان ئەمام تەوەرش بەخۆوە گرێ لەبەرەوەی هەموو هاوڵاتیەکی کوردی ئەم کوردستانە چەندین پارچەچەکی لە ژوورەوە هەیە چ بە مۆڵەت بێ یان بێ مۆڵەت بێتن بۆیە ئەمە شێکێکترە لە هۆکارەکردنی زۆربوونی تەقەکردن و قوربانی لەکەوێتەوە ئەمە بە قسەی هاوڵاتیانی شەروەهاتە بێ ئەوە مایکی خۆتانە ئێوەش دەتوانن لەسەر ئەم تەوەرەش هەروەها بە ئازادی ڕاوبوچۆنی خۆتان دەرببڕن ئایا تا ئێستا هێزە ئەمنیەکان لایەنە پەیوەنددارەکان تا چەند خۆیان لەم مۆزوعە خۆیان کردوتە بە خاوەن بۆ ئەوی کۆنتترۆلی وەزعەکە بکەن هەروەها لە کاتی بۆنەکاندا بە تایبەت کە تەقە ئەکرێتن ڕێشوێنی تند بگرێتە بەرامبەر بەو کەسانە بۆ ئەوەی ئەوانەی کە تەقە کران بگرن بدەن بە دادگا یاخۆت لێپیچینەوە لەگەڵ بکرێ ئەم خەڵکانەی ئەبێ بە قوربانی کێ ئەبێتە هۆکاری ئەمە بۆ ئەوی لێپێچینەوە لەگەڵ کێدا بکرێ بەرامبەر بە گیانی ئەوانەی کە گیان لە دەدەزان یاخود بریندارە بن بۆیە چین پەیوەندەیەکی تر لە هۆشنگ وەرەگرین لە سلێمانی ئەم کاتەوە باش باش هەموو کاتێکت باش فەرموو دەستخۆشی بۆ تەوەرەکەدان بەڕاستی تەوەرەکی جوانە بێگومان ئەمە ئەم تەقیکردنا بەدەلەوەی کە ئێستا بەوەی یاری و نازان بۆی هەندێک بیانەوە تەقاکرێ بەڵام ئەمە بۆتە تەقالید لای ئێمە هەر خۆشیەک بێ هەر شتێک بێت دەسەکرێت بە تەقەکردن ئای نازانم تەقەکردن چی هەست ینی هەست چی خۆشیەکی تێدایە ئەی بۆ ناچی لە بری ئەوەی کە تەقە بکەی وەرە سەرجادە بۆ خۆت ینی لە شێرە شێوەکانی کە ئەو خۆشیە دەبڕە نەک بە تەقەکردن بەداخەوە نزیکترین کەسی خۆم لە دەستداوە هەر لە مناسباتی تەقەی خۆشیە بۆیە هیوادارم لەم ساڵەیە کۆشنگ نەوەڵا پێشتر بەداخەوە هیوادارم ئەو دیاردەیە نەبێنێ من دڵنیاشم کە ئەو تەقانە بەدەل لە ئاسایش پۆلیسیە کەسێکە نیە یەک هێزی پێشمەرگە ئێستا یەکێک لە نەگەرن ئەوەیە کە ئەڕۆنەوە چاکانە پێداهانن لە بارەگا و اینجا ئەڕۆنەوە ماڵەوە بەڵام ئاسایش و شوڕتەیە من ئەو ڕۆژان منەشم لەسەر ئەوە هەیە لە گڵەزەردە لە سەیران بین ڕۆژی جمعە 2-3 کەس لەوانەیە 50 پیشەکان تەقان بێ یعنی مراعاتی ئەوە ناکە کە بڵێ ئەوە هەمووی عایلەیە لەم دەشتا سەیرانەکە نەکە هیچێکە کوژدەی چ برینارە بێ ئەمە چی خۆ ئایا ئەگەر حکوومەت هەیە ئەی باشە بڵێ کات سێرەنگەکان ئاسایش پۆلیس بۆ ناوشارم بۆ ناسنە ئێشتی ئەنی مراقبەیەکی ئێشکەم بەڕاستێکی خۆ من خۆم لە هێزی چەکداران بەڵام هەتا ئێستاکە یەک فیشەک نانینەوە ماڵەوە ئێمە بخيري آسایش عليك كبوت تقاكي لا أنا قصي غلط شيء ولا لبرو الناس يخوت شيء شيء إيش حكمت تجيبله وركا كبوت تقاكي لم سيران جاي بنجاب شيء تقانا وخلق من على ذيك أزيرين الرأك يعني بنا حما من على خلق شيء تاواني شيء كذا كم خلقي نفهمه خلقي نفذ نظم خلق براسي لناوبان وهي دارم أو أدي حكمته أدي آسایش بوليسها أجان سيران جاي كانش خلق بوش تقانا بەڵێ کاکۆشنگ لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندێکت ڕۆزێرمان لەگەڵا لە چەمچەماڵەوە ئەم کاتۆ باش ئەم کاتۆ باش دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم هیوای سەرکەوتنا بخوازم هیوادارم کە کاتێ ئێمە قسەکانمان لە ئارتی جوانیە بێ قسێ بگرین بنیاد نەربێ نەکا قسێ بکەین ڕۆخێ نەربێ ئایا ئێمە جمهوری بەشە بین و جمهوری میلان بین و جمهوری چەندهاشی قەنەعەت کە من جمهوری ئەیسی میلانم سەی
خولی بەرازیلیەکانەکەم سەیری سانتۆسەکەم سەیری سانپاڵی بەرازیلیەکەم سەیری کۆرنتێسی بەرازیلیەکەم من حالێن ئەوەی سەیری یاریکی کۆرنت سانتۆسی بەرازیلیەکەم لە یاریکی کۆتایی کۆنکاکافەدا ئەبێ ئێمە لە جوانی و بڕوانی بۆ یاریەکان ئەبێ ناخمان جوان بێ لە جوانی یاری ببینین نەکا تەقەی ببینین بەڕاستی شتێکی زۆر ناشرین تەقەکردن لە وڵاتی ئێمە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ناڕۆشنبیری ئێمە چونکە لوقمانی حەکیم وتێکی زۆر جوانی هەبوو برا بەڕێزەکەم ئاڵێ چوومە ناو کۆمەلگایە لە تاو کۆمەلگاکەی خۆمان ڕام گەڕامە وتی ئەی لوقمانی حەکیم چی فێر بووتی وەڵی لە بێئەدەبان و ئەدەب فێر بوو هیوادارم با ئێمە شایستەی ئەو تانە نەبینەوە بە دوای شتی جوانە بگەڕین یەکێ لە فەیلسوفەکان وەکو نمونە ئەیهێنمەوە من بۆ جەناوی بەڕێزت یەکە لە فەیلسوفەکان دلکارنگێ یەکەم چاپی کتێبی 250,000 کتێب با ئێمە نەکا ئەمە وەکو نمونەی هێنمەوە کە سەیری یاریەکەین جوانی ببینین نەکا ناشرینی ببینێت چونکە هەموو شتەکان کە هەنگاوەکەنی بزانین هەنگاوەکەی تری بەرەوکیەوە ئەنێ نەکا بە تەقەکردن قەنەعەتکە من ئەو شەوە دانیشتبم وامزانی شەڕە لە جانچما کە هاتمە سەر قەنەعەت کە سەیری بە کابرای بە بیکێسی تەقەیەکە یەک سعات دوای ئەوە ئەم تەقانە ئەڕۆی هەم سەلەیەکی ترەکرا ئەوە کابرایەکی زۆر بەداخەوە بڵێ وتبووی چی وتی وڵایە گەرم شەو من ریال مەدرید بباتەوە 150 فشەکە تەقێنم ێبرا بەڕێزەکەم تۆ ئەو خوایە من یەک پرسیار لە تۆکەم تۆ ناوی 150 لە عەبد لەبەرە ناوی 150 سەیری 150 یاری کردووە قەنەعات و بڕاتە بێ مامۆسا خۆم لەوەتی سەیری وەرزشەکەم ئەوە نەوەرزشم بەلاوە جوانە ئەوە نەوەرزشم بەلاوە خۆشە لە ناخی خۆم خۆشتر مێ ئەبێ ئینسان ئەوە لە وەرزش بڕایە نەکا بە تەقەکردن ئەبێ ناوی کۆمەڵی لە عەب بزانێ بزانین ڕۆناڵدۆ لە چی شوێنێک هاتووە میسی لەکوێوە هاتووە کریستیانو ڕۆناڵدۆ لەکوێوە هاتووە کۆمەڵێ پاتۆ لەکوێوە هاتووە نیلمار لەکوێوە هاتووە دیاگۆ سیلڤا لەکوێوە هاتووە ئەبێ بزانین ناخی یاریکردن چییە چونکە یاری هەر وەرزش باشیشی هەیە خراپیشی هەیە یەکێک لە فەیلسوفەکان ئەوە تا من کتێبێکی لایە باسی سەر زیانەکانی وەرزشەکان نەکە باشەکانی بەڵێ کاک ڕۆزێر لە چەمچەماڵەوە زۆر سپاس بۆ پەیوەندێکات خۆشحاڵ بوون و ئەڤین خانمان لەگەڵا لە هەولێرم کاتەوە باش ئێوارە باشتر بەڕێزچوانی باش ئێوار باش سەرچاوە کەرام کە ئەڤین خان باش لە دەست خۆشی بوو بەتارە گەلێکی جوانەوەی پێتویە هەر تاکە شەخصێک دیسەر ئەو تەوەرە بێت ئاخرتن فەرموو سەرنج ڕاستی ئەم کورد لە هەر جێکی کوردستانی تایبەتی ناوەوەی کوردستانی پێتویە ئەم خۆڕا بگرین شێوەیەکی ڕێک و پێ تایبەتی ئەو کوردستانە هۆ ئازاد و خۆش و جوان و لە هەر بۆنێکی بیتن تەقە نێتەکردن تەقە گەلێک ناشرینە لە هەر تشتێکی بیتن چکو تەقە مرۆڤ بێتێ نەکوشتنێ ئینسانت هۆی نە خدای مەزن قەدر بێتە کوشتنێ هیوادارم ئەوە دیار بەنەمی لە سەراسەری کوردستانی هەر گەنجێکی بێتە دەرێ تایبەتی لاانێت دۆپانێ بوو نمونە دێچن دۆپانە شوێدی بەرسە دۆران ئانسەڤادی ریال شوێدی ریال دۆران سەڤادی بەرسە دۆران هەردوو لاانی دێچن کار بدێکدا تەقەیکەن بۆ نمونە ئەوەیەک بێتە کوشتنێ یانێک بێتە بریندارکردنێ بەرسە و ریال دەبوو چیکە ئەوە بە قەتل لەسە داوا کارێکیش منال دایک و بابێت عەزیز هەی هیوادارم چەکێ بێ مۆڵەت نەچێت خانیدا ئەو گەنجانە تایبەتی ئەو قۆڕانە ئەوێ تازە بگەنێ چکو چەک گەلێکی ناشرینە ماڵێدا داخوازیە منم حکومەتێکی هەی ڕاستە حکومەت ناتوانانی بچتە هەموو ماڵێکی داخو چەک هەیە نییە بەس بڵە هیوادارم ئەم ئاسایشە ئەم کوردستانە هەوا جوان هەروکار بیت گەل هەواڵت خۆت گەل کوردستانە خۆت گەل گەنجی خۆی پێتوی تەقەنێتەکردنێ من بخۆوەت و ڕێیا خۆشویدی هەولێرە هۆ گەبرە و گران پایتەختی کوردستانی كم تقاطع كني آسایش وأنا كتقبل كني داخل من هاي فرنسا كردستان جوال بيتن سليمانية دهوكي هولير هم شكل شو كردستاني هم كسكي يا ممكنية يا تبكنية هم شخصكي ئەڤین خان زۆر سپاس بۆ پەیوەندیاتە لە هەولێرت گەلمەدا بوو ئەمێ عەزیز وەرەگرین لە چەمچەماڵەوە ئەم کاتەوە باش قسماندان باش هەموو کاتێکت باش فەرموو سمام جانازانی چۆنە ئێمە لە وڵاتێکە ئاژین ئێمە لە وڵاتێکە ئاژین مەمنوون مەرغوب خەڵک وا بە تەمە داوای ئەرکا لەسەر مانگ ئێمە تازە تەقاکەین ئێمە با بە عاتفی قسە نەکەین بەڕاستی دەسەڵات بەرپرسە لەو تەقاکردنە ئەگەر ئەمن و ئاسایش بەرقەرار بێ ئەم چەکە نێرە لەلای هاوڵاتی نا ئەحداث دروستە بێ نە تەقە دروستە بێ شتێ دروست نابێ
بەس ئێمە شتەکان بەهەڵا کۆپیلکەین و باڵێش تەقاکەین تەقە لە خۆشی چیا بگەین لە خۆشی ئەم وەزع سیاسی ڕایەنەی کورد کە تیاری ئێمە ئەمڕۆ با ئێمە یعنی خۆشی بە شێوەکان تر دەرکەین هۆکاری ئەم چەکە زۆرە چییە کاک عەزیز بەڕای تۆ بەڕێزەکەم ئەگەر قانون سەروەر بێ ئەگەر دەسەڵات ئەم چەکە نێدەنە ناو کۆمەڵگایە خەڵک یعنی ئەمن و ئاسایش بەقرار بێت چەکیش نامێنێ کابرا عسێ دۆشکۆی بیکەسی و ناتۆ نازاندار و بەردی هەیە ئەمکەی ڕاستە دەیز وا دەگەشتیوانەوە دەبن لە نەوەجێگە تا ئێستا 22 ساڵ حەق ئەم چەکە نەمێنێ کە چەک نەما ئۆتۆماتیکیان دەستکردن ئەو پەڕی گۆرانیەکە هاتوورەیەگەتەوە بەڕای من پێش ناخۆشەوە قساکەم خەڵک بچێ مەشروب بخواتەوە داڵسکە لەو تەقەکردنە باشترە یعنی بۆ تۆ سەرەکە منا هەمومان مناڵمان هێشتبانەیە هەموو یەترسێ بتیان نتوێت ئەوانی کە تەقەشەکە زۆربەی خەڵکی حمایە و مەسوولشتی وایە کاکەوە فەقیرەوە بۆ سەلێ تەقە ناکەن کۆمەڵە پارە تەقەرن بە بەلاش سپاس بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندێکت کاک عەزیز لە چەمچەماڵەوە ئاوات وەرەگرین لە سلێمانیام کاتەوە باش زۆر سپاس کاکاوت ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆی بە باشی گوێ لە سەوتت بین سپاس تاەکەم بۆ تەوەرەکەتان بەڕاستی تەوەرێکی جوانتان هەڵبژاردووە من وەکو کارمەندێک لە نەخۆشخانەی تەواوی قسەیەکەم بەڵێ فەرموو ئێمە بەڕاستی هەموو کاتێک لەم بۆنانەدا یانی کێشەیەکی گەورەمان بۆ هەیە کاتێکە زانین لە نیوە شەوهانی حتا لەم شەو من خەفەر بووم لە نەخۆشخانەی تەواوی یانی دوای 12 شەو کۆمەڵە جا گەنجەکەم هاتوون شەڕیان کردووە یانی دوور یەکتریان عاجز کرد و لەسەر نازانم یعنی ناوی ئەنەی چی یانی ئەگەر بەڵێ کاک ئاوات مادەم تۆ کارمەندی لە خەستەخانەی تەواری چەند حاڵەت لە دوای یاریەکانە هەروە لە کاتی بۆنەکانە چەند حاڵەت لەم دوو شەوەی ڕابردووە لە کاتی یاریەکانە بۆتان هاتووە بەنسبەت ئەم جاران بن لە جارەکانی کە باشتر بوو یعنی زۆر حاڵەت نەبوو بەس بەڕاستی ئێمە وەکو تەواری یعنی لە خۆشی لە ناخۆشیە ئێمە لە ڕیزی پێشەوەی هەموو یعنی فەرمانگەکانی کەن کە لە بەردەمی لە بەردەم ئەو وەزعانە کە ڕوئەیە یعنی زۆر جار لەم کینانە یعنی ئیمشەو بۆ نمونە یعنی شتێکی وان نەبوو بەس یعنی هەردەم نازانم یعنی خەڵک دینی ئەوە ناکات زۆر جار بڵێن انتخاباتیشە حتا شتێکی خۆشیە کاتێکە زانی ئەبینی باز لە حاڵەتی ڕۆیە یعنی لەسەر جادەکانە سیارە کاتێک گەزانی خەڵکێکا بەژێرەوە یعنی لە بینی گەنجەکانە شەر دروستە بێت ینی نازانم ینی ئێمە لە وڵاتێکانی بەڕاستی ئەتر ینی ئەبێ ینی چاو لە وڵاتانی دەوروبەرمان بکەین ئیشۆ لە وڵاتاکە ئەم دوویارێ کراوە بەڕاستی ئەوان بەخۆشی بڕوانتە سەر هیچ کێشەی ڕووی نەیەوە بەڵێ کاک ئێمە بینی بەعکسەوەی نەبێت جا بەڕاستی ئێمە ئەم تۆری ئێوە زۆر زەرورە کە خەڵک وریا بکەنەوە بەڕاستی ئێمە چونکە لەو شەوانە ئەکەوێنە حاڵەتێکەوە دەرمان سەرفە بێ دکتۆر عەزیەتی ئەبێ کارمەند عەزیەتی بێ نەخۆشخانە هیلاگە بێ بۆ وەزعانەوە یانی هەتا ئەم تەوەرانە ڕینکرد لە مەسلحەتی ئێمەیە بەڕاستی یانی بۆ نەختی خەڵک وریا بێتەوە بەڵێ کاک ئاوات زۆر سپاس بۆ پەیوەندێکت نزار ڕبارەگرین لە هەولێرەم کاتەوە باش بەڵێ ئەمیرە وەرەگرین لە سلێمانیام کاتەوە باش هەموو کاتێکت باش فەرموو ئەمیرە خان بەڵێ بینەرانی بەڕێز تەوەری ئەم ڕۆمان لە سەر تەقەکردنە لە کاتی بۆنەکاندا بێگومان وەکو ئەو برادرانەی کە پەیوەندیشیان پێوەکردین ئاماژان بەوە کرد کە برینداری لێ کەوتوتەوە ئەم تەقانەی کە لە کاتی خۆشیەکاندا چەندین کەسیش گیانی سپاردووە و خەڵک خزم و کەس و خۆشەویستانی لە دەستدا بێگومان تەقەکردن هەر نەک لە کاتی یاریەکاندا بێگومان لە کاتی هەڵبژاردنەکاندا کاتێک کاندیدێکی خزمی خۆی یاخۆت نزیکی خۆی برادری خۆی سەرەکەوێت تەقەیان کردو هەروە لە کاتی زەماوەندەکاندەوە ئاماژەمان پێ کرد لە کاتی سەیرانە و لە چەند حاڵەتی تردا لە کوردستاندا تەقەی خۆشی کراوە بۆ بەمایەی گیان لە دەستدان و برینداربوونی خەڵکانێکی تر کە هەر ئاگیان لە مەسەلەکەنیە یاخود بۆ خۆیان لە ماڵی خواندا دانیشتون فیشک بەر ماڵیان کەوتووە ئێمە چین پەیوەندیەکی تر وەرەگرین ئەمیرەخان لەسەر ختماوە ئەم کاتەوە باش ئەمیرەخان بەڵێ فەرموو ئەمیرەخان بەڕێزەکەم دیادەی تەقەکردن هەتا بڵێ دیادەیەکی ناشرین و ناشایستەیە بەڵێ باشە ئەوان بڵێن چ لە ڕیاڵ مەدرید یاخود لە بەرشەلۆنە ئایا ئەوان کە کوردەکانی ئێمە یاخود بڵێن کەسێک بەرزەکانی ئێمە بوون بەسەرۆک چەندێکمان هەیە بوون بە پارلەمانتار بوون بە نوێنەری کورد بوون بە سەرۆکی کورد ئەوان تەقەیان کرد بۆ ئێمە تا ئێمە لێرە ئاسمانی خۆمان گول لە باران بکەین بەڵێ
هیچ شتێکیان بۆ ئێمە گردا ئێمە ئاسمانی خۆمان گول لە بارانکە هیوادارم حکوومەتی هەرێم ئاور باتەوە لەو کەسانی کە ئاوا دیاردەی تەقەکردن ئەخەنە ناو شارەوە لەم لاو لەولالە ئەو برا بە ڕێزە ڕاستی کرد لە سەیرانگاکان لە زۆربەی شوێن تەقاکرێت چەنەها کەسی بێتاوان پێوە بێت چەنەها کەسی بێ ئاگا بەبێ ئەوەی ئاگای لە هیچ شتێ بە پێوە بێت. بەڵێ ئەمیرە خان لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندێکات بینەران بەڕێز پاش ئەم ناوبڕا بەردەوامە بین. دووبارە سڵاو بەردەوامی لەسەر تەوەری ئەم ڕۆمان کە تەقەی خۆشیە لە کاتی بۆنەکاندا گۆران وەرەگرین لە سلێمانی کا گۆران سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەسکە بۆ ئەوەی بە باشی گەبیستی دەنگت بین باشی برام بژی سوپاس فەرموو کا گۆران. وڵا دیاردەی تەقەکردن لە سلێمانیا بەڕاستی شتێکی ناشرینە هەقا و دیاردێ نەمێنێ. بەڵێ لە دوێنێ شەو تۆ لە ناو شاری سلێمانی بووی ئایا تەقەیەکی وا کرا کە ببێتە مایەی دڵتەنگی دراوسێکانتان یاخۆت خۆتان یاخۆت کە برینار وشتی لێ بکەوێتەوە؟ بەڵێ بە تاکید بەڵام تەقەکان زۆر نەبوو هیوادارم شێوازە نەمێنێ. بەڵێ تۆ خۆت هاندەری یاریەکان بووی تۆش تەقە و کردووە یان تەنها بینەرێک بووی؟ بە تاکید من هاندەری ڕیال مەزیدم بەڵام بەی شێوەیە لەگەڵەوە دانیم کە تەقا بکرێت تاوە دیاردەیە کە بریناری لێ بێتەوە شتی ناخۆشی لێ بێتەوە. بەڵێ کا گۆران لە سلێمانی سوپاس بۆ پەیوەندێکەت کارۆ وەرەگرین لە سلێمانیەوە. کاکارۆ سەوتی تەلەڤیزیۆنەکەت ئەگەر کسکەی کاکارۆ بۆ ئەوەی گوێ لە دەنگت بین. کاکارۆ هەلو گیان ئەم کاتە باش هەموو کاتێکت باش فەرموو کاکارۆ. باشی بەڕێزم بژی سوپاس فەرموو لەسەر تەوەری ئەم ڕۆمان کە تەقەی خۆشیە لە کاتی بۆنەکاندا تۆ تەقە و کردووە یاخۆت پێی دڵگرانی ئەو تەقانەی کە کراوە؟ بەڵێ من سوپاسی بەرنامەکەتانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی هەنێ دیاردە هەیە لە ناو کوردستانە خۆش نییە بمێنێ بەسی تریش شت ینی دوو کەس دوو لایەن لە دەرەوەی هەرێم یاریەکەکەن یاخو لە هەنێ بۆنەیە یاخو لە هەڵبژاردنە یاخو هەر دوور نەڕۆین ئەوانەی کە لە لای لقی چوارا بوون مەسەلەن من خۆم مەسە برینارێکم لە برینارەکانی لقی چوار بۆچی فیشەک بەکار بهێنرێ؟ بۆچی زمانی گوڵ نەبێ بۆچی زمانی تێگەیشتن نەبێ ینی تاکەی بۆچی ئەیکول بۆچی وەرە بڕڵاتانی کە ببینە بزانم چۆن ئەژی ینی مناڵێکە بینی گەنجێکە بینی حیمایی مەسوولێکە یاخۆ حیمایی لایەنێکی کەیە دەمانچەیەکی بەلاکنەوەیە چواردە خۆرێکە یا شتێگەیت لە سەواڵەکەیە خۆم کارم لە سەواڵەکەیە یەت لە سەواڵەکە پۆز بەسەرە و گەنجیان لێە دوو قسەشی لەگەڵ بکە سیارەکەی بە نەوەیەک ڕاگرتووە پێڵی کاکە زەحمە نەبێ و سیارێ و لاوی خەرە شوێنێکی کە دەستەکە لای قیا و دەمانچەکە دەرێنێ من فلان کەس و لای فلان کەس و نازانم چی و یعنی ناخۆشیان کردووە با بەس بێت عیبە یعنی عیبی چی عیب لە چییە لە هەنێ دیاردەی ناشرینە بەڕاستی من ئەو دیاردانە بە ناشری نەزانم یەکی ئەوە نەشیانی ئەم بەرنامانە دووبارە کراوەتەوانێ بەداخەوە بەرپرسەکانمان سیوەیان بووەتەوە بەرپرسەکانمان گوێ لە خەڵک ناگرن گەیشتونەتە قیمەی فیرعەونێتی گەیشتونەتە لایەنێکە یعنی ئەبێ نەعوذ بالله ئەبێ وەکو خوا سەیریان کەی بەڵێ کاکارۆ زۆر سپاس بۆ پەیوەندێکەت مستەفا وەردەگرین لە دهۆکاو دەمێتە باش دەمێتە باش شانی باشی زۆر سپاس مستەفا فەرموو نەرینەتە چییە لەسەر تەوەریمە بەسە گەر دەنگی تەلەڤیزیۆنا خۆ کێم کەم بێزە وڵی ئەvە تەوەرەکی نەباشە ڕاستی تەقاکردن و ئەوان لەسەر بوازەشە و بچووک مندان نوستینەوانە یعنی زۆر نەباشە لە دۆکێ تەقە هاتەکردن کاک مستەفا لە دۆکێ نەهاتەکردن بەس لە منتەقەی چەمچەمەڵ بەسەم ئەم من ڕادەی کارۆ دەکەم کارۆ بەڵێ ئەو برادرانە دەچتە هەفتەی شوبات و هەفتەی دوو ئەوانەکە نەچوو بوو سەر لەقی چوار
کاک مستەفای دارم تەوەری بەرنامەی نێتە گرتن بۆ هەفتەی شوباتێ تەوەری ماڤروکە لەسەر تەقی خۆشیەیە ئەویژی بەحسی تەقەی کردنە توشتکاری نەرینە خۆ لەسەر دیاردە تەقەکردنێ بکەین نەتەنێت دەمێ یاریکردناندا لە دەمێ داوەتادا دەمێ سەیراناندا دەمێ هەلبژارتنا سەرکەوتنێدا و گەلێک بوەرن چکول باشێرە دوو کە ئەس بخۆ لێ دەری بوویمە لەما خۆشیێدا زۆر جە تەقاتێکردن خەڵک هاتیە کوشتن خەڵک بریندار بووە درسته برا تمام هفتواره چطور ناف کرده خلاص نبود اندک مشجعی برشلونه اندک ریال نوانا تشتکی نباشم بله کاک مستەفا دووکێ سپاس بۆ پەیوەندیاتە لیزاخان وەرە گرین لە سلێمانیم کاتەوە باش باش هەموو کاتێکت باش بەڵێ لەسەر تەوەری بەرنامەکەتان بەڵێ فەرموو لیزاخان کردنی تەقەی خۆشی زیادێکی زۆر زۆر ناشارستانیە ئەمان کڕێتەوە بۆ سەردەمەکانی کۆن من یانی وەکو خۆم کە کاتێک جملە و تەقەشتا بێت لە کاتێکە کە من دڵم خۆش بێ ینی یانەیەک بێ سریالێ بکەم یا هەڵبژاردنێک بێ ئەو کەسێکی ویستێتم سەرکەوتە بێ پێویست ناکات بە هیچ شێوەیەک من بڕۆم تەقەی خۆشی بکەم لەبەرەوەی ڕەنگە بە بۆنی و فیشەکەی کە منی تەقێنم ئەگەر بەرەوڕووی دوژمن بێ بەرەو ئەتوام ئەو فشەکە نییەن بەزیایە بەرەوڕوو دوژمنی گەلەکەم بیگرم و دوژمنێک لێناو بەرم نەک ئەوەی من بێم دڵخۆشی خۆم بە تەقاندن و یعنی فیشەک تەقاندن دەربڕم ئەگەر تۆ زۆر زۆر دڵ خۆشە بۆی کەیانەکەت بردوێتەوە یان کەسینە بەستی سەرکەوتووە یاری ئاگرین هەیە کە ئەو ڕەنگە زیانێکی جانی نەگەێنێت ئەوانە تۆ توانی لە جیاتیوێکی ئاسمانی شارەکەت ئاگرباران کەی ناتۆ بروسکیەکی پرشنگدار بنێرەوە لە ئاسمانی شارەکەتە بۆ یاری ئاگرینانە ینی بەڵێ منەوە ئەو جوانترە نەک ئەوەی کەوا بکەین شتێک کە هیچ کات لە یادی من ناچێتەوە 2004 لە کاتێکە دێڵار تاڵەبانی بوو بە سەرۆکۆماری عێراق کە هەڵبژێرا لە شاری سلێمانی کچێکی هاوتەمەنی خۆم بەهۆی تەقەی خۆشیەوە فیشک بەسەری کەوت و گیانی لەدەستاوە ینی ئەوە ڕووداوێک بوو کە هەتاوەکو من لە ژیانان بمێنم هیچ کات ئەو لە بیری من ناچێتەوە شتێکی زۆر زۆر ناخۆشی لە لای من جێهێشت بەڵێ داواکاری چییە لەلایەنە پەیوەندیدارەکان بۆ کۆنتڕۆلکردنی وەزع کاتی تەقەکردندا ڕێوشوێنی تونند بگرنە بەیان کاکی جان ئەگەر باس لەو بکەین لایەنە پەیوەندیدارەکان چی بکەن بوونی چەکی بێ مۆڵەت ینی ئێستا من لە ماڵی خۆمانە چۆن بەخوا چوار چەکی تایە یەک دانیان مۆڵەتی هەیە لە ماڵەکەی خۆمانەوە دەست پێەکەم سێتێکی بە مۆڵەتی تایە ئەخۆ بیتر ماڵەکانی کە چۆن دێ من نازان ماڵی خەڵکی تر چۆنە بەڵام لایەنە پەیوەندیدارەکان هەر خۆیان خودی خۆیان ئاوەڕ نایەنەوە لەوەی کە ئەگەر چەکێک بێ مۆڵەت بێ منەتوانم بۆ چەکە بێ مۆڵەتانە کەسێک بکوژم بێەوەی کە زاگادار بێ ینی کەسە سەرژمێرەی ئەوە نەکراوەکە لە ماڵەکانە چەند جۆر چەک هەیە ئەتوانن بۆ چەکانە چەندەها کێشە بنێنەوە دژی هەمگەل و هەم حکوومەتیش ئەتوانن بجەنگێن کەواتە ئەو تاوانانە یەکرێن بەهۆی زۆری چەکی بێمۆڵەتەوەیە بەتاکید وایە بەتاکید ئەگەر چەکی بێمۆڵەت بۆ شێوەیەنەبێ هیچ کاتێک کێشە ڕوونایە لە کورد بەڵێ لیزاخان لە سلێمانی سوپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد وەرەگرین لە کەلار ئەم کاتەوە باش کاک محەممەد لە کەلارەوە بەڵێ بینەرانی بەڕێز زۆر برادر و هاوڕێیتر لە سەر تۆڕی کۆمەڵاتی فێسبووکیش کۆمنتیان بۆ نووسین و هەمویان ڕایان وایە کە دیاردەی تەقەکردن دیاردەیەکی ناشرینە و کاک فاخیر باڵەکی ئەڵێ دواکەوتوی کورد لەوەدا دەردەکەوێت کە لە کاتی خۆشی دەربڕیندا پەنا بۆ چەک دەبن یا خۆیان دەکوژن سۆران کەمەڵ ئەڵێ بەڕاستی کارێکی زۆر نەشیا و ناشرینە تاکەی دواکەوتوی و هەروەها دەنگی دەریا و زۆر برادری تر داوای لێ بردونەکەن زۆر کۆمنتمان بۆ هاتووە ناتوانین هەمووان بخوێنەوە هەمووشیان دژی دیاردەی تەقەکردن لە کاتی بۆنەکاندا بێگومان هەروەها داوا لە لانی پەیوەندیدار و بەتایبەت لانی ئاسایش و پۆلیس و لە نامنیەکانی ترەکەن کە ڕێوشوێنی تون بگرنە بەر بەرامبەر بەو هاوڵاتیانە بۆ کەسانەی کە تەقەکەن لە کاتی بۆنەکاندا هەروەها پێداچوونەوە بکرێ لە ئەو کەسانەی کە چەکی بێمۆڵەتیان هەیە لە ماڵەوەدا ئێمە کاک حەمید وەرەگرین لە هەولێرەم کاتەوە باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت باش کاک حەمید فەرموو یارە بۆ تەوەری بەرنامەکەت زۆر زۆر بێنێ بەڕاستی بەڵام ئەگەر کۆنتترۆل یارمەتیم دار گوێم لە دەنجی خۆم دەبێتەوە نازانم ێژێتانە دەنگمانە بەڵێ من گوێم لە دەنگتە فەرموو بەڵێ سەبارەت بۆتە وەرە بەڕاستی ئەوە ئەرچی ڕاگەیانەکانە ئەرچی مامۆستایی ئاینی ئەرچی ڕۆشنبیرانە ئەرچی ژینگە پارێزانە
هەموو لایە کۆمەلگا و شکارکەنەوە یعنی تۆ بە تاقێک تەقە دەکەی زیرانی منی بەبێەوەی بزانی من نەخۆشم هەیە بەڵکو نەخۆشیێکمە بێ ڕەبۆی هەبێ نەخۆشی دڵی هەبێ یا ئافرەتێک لەو گەڕەکە حاملە بێ ئەو تەیر و درەخت و دار و هەمووی دەترسێنی ینی بەڕاستی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە حرامەتەوە ئەو بڵێن باڵندەیە بێچووی کردووە لەوانەیە ئەو بێچوانە بترسێن دوای بۆنە خەڵک ڕەبۆی هەیە ئەوە هەرچی ڕاگەیاندنەکانە بەڕاستی و ڕۆژنامەکان و هەموو کۆمەلگای مەدەنی کە خەڵک وشار بکەنەوە ڕاستە ئەوە حکومت دەبێ یاسا هەبێ بە قانونێک قەدەغەر بکرێت سەچی بێمەوڵەت نەبێ بەڵام وشاری کۆمەلگاش دەوەر دەبێنێت تۆ کە کۆمەلگایەکی وشارت هەبێ ئەی چۆن تۆ داوا دەکەی دیموکراتیات سەروەرکردنی یاسا چۆن دیتە سەر جادەکان خۆپیشاندان دەکەی چۆن داوای مافی ڕەوای خۆت دەکەیت تۆ ماف لە کاتێکدا مافی خەڵکان پێشێن کەی یعنی بەڕاستی ئەمە دەستخۆش بۆ تەوەری بەرنامەکەتان شتێکی زۆر باشە و هەتا کە هاتووە جاری وایە قاز و قڕینگەکان لە کوێستانی گەرمیان دەکەن دیومە بە فیشەکی پێوە بێنن بە دۆشکە و بیکەسی تاکە تۆ بە ساقێک شەو ئەو باڵندانەی بە شەو کۆز دەکەن لە گەرمیان و بۆ کوێستان یا بە پێچانەوە تاکە ئەوە خلافی شەرعی یا خلافی یاسا خلافی هەموو شتێکە من دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەتان و زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەمید سابیر وەرەگرین لە بەغدا ئەم کاتە و باش ئەم کاتە باش بەڕێز دەکەم دەستخۆشی بەرنامەکە لەکەم زۆر سپاس فەرموو کاک سابیر بەڕێز دەکەم ئەم دیاریدەی تەقەکردنا هۆکاری زۆر هەیە کە خەڵک لە ئاستی ئەو بەرپرسیە شەرم ناکات و ئەم تەقەکردنا دەستی ئەکات ئێمەی کورد دەردی پیرەمێ دەڵێ زلفی پەرێشان بۆ یارپەسەندا داوی دڵانە بۆ ملکەمەندا پەرێشانەکەی شەڵکی کوردانە کەدرانە کێژە خۆی سەرگردانە ئێمەی کورد لە ناو ماڵی خۆمانە وەکو حەزرەتی عیسا لە خات زاین 4 پارچەی ئەنجا دوای ئەوە لە ناوانێ 6 پارچەی ئەلێرە 6 پارکەین تا ئێستا 22 ساڵە ئێمە هاوارەکەین کوڕنووشە بین و لەخوا ئەپارێنەوانێ داوا ئەەکەین لە سرکردەکانی کوردی کە بە خاتری خوا یەک ڕیس یەک دەنگ یەک سەنگ بن لەبەر ئەوەی ئەم قیتارە تێپەڕ ئەکا بە شەرق ئەوسەتا لەبەر ئەوەی کورد هیچ نەبێ ئەم جارە لە فارغۆنی دوا سوار بێت گوێمان لێ ڕناگرن دوای ئەوە ئەگەر ئێمە سەرکردەکانی ئێمە یان بەرپرسەکانی ئێمە لە ساڵێکە 2 جار سەردانی گۆڕی ئەنفالەکان و شەیدەکان و ما ئەو شۆڕژێڕە بەهێزەکان و یان بکردایە ئەوانەی کەوا مێژوێکی سەروەریان هەیە لە پێناوی ئەم خاکەیە حوبەتە ملەتەکەی ئێمە شەرمێ کرد ناوکەوێتە دوای کابرایەکی بەرشەلۆنەس یاریەکە یاری ناکات من خۆم تا ئێستا کورد هیچ خاکێکی نییە کە بە ڕسمی بە ناوی گەلی کوردەوە یان عێراقە یان ئێرانە یا تورکیا یا سووریایە یعنی بیرەوە ناکاتە ئەو جەرگە 4 پارچەی هەیە بیرەوە ئەکاتەوانێ بەرشەلۆنە بردیوە کورە کاکی برا ئەمە مەسەلەی سەرگەردانیە مەسەلەی بێ پیری فرەزانی و بێ زانشت و بێ سێرگەیەکی بێ مامۆستایە لە ئاخری شاڵێم کوردە بابەز لێ نەشیا پەرستی با دەفسۆزی گەل نەشێوێ هەستی وها تێ بگا ئەژدیها گەستی داری ناومێدی بگرێتە دەستی وڵات دێ بێ لێ بڕوا بەپەستی چۆن ئەبێ نەشیا و کار بەیتە دەستی وڵاتی بۆ بابەرەو شکستی ئیتر زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ کاک سابیرگیان دەست خۆش بێ بۆ ئەم هۆنراوە جوانە سپاس دەکەین کاک دڵشاد وەرەگرین لە چەمچەماڵ ئەم کاتە و باش ئەم کاتتان باش زۆر سپاس کاک دڵشاد پەیوەندیم ڕۆمان زۆر لە چەمچەماڵەوە بنوا دیارە تەقەیەکی زۆر کراوە وەڵڵاهی لە حەد بەدەر بەڕاستی ئێمە خۆمان دوکاندارین سعات دەور 12 کە کاتی کۆتایی تۆ پێنەکە حالێکی سوێنێکی پێ بوو ئەتوت مەکە شەڕە لەگەڵ حکومەت بەعسا خۆ ئەگەر لێ خۆماوە لە نایە نەبووم کە تەقەی تۆپیان تەوا بوو هەر جەماعەت ڕیال کە دۆڕان تەقی خۆشی دەستی پێ کرد ئێ باشە کابرای ئەزنەبی لە وڵاتە لەوانەیە ناوی کورد هەر نەزانێ بەخوا ئەم لێرە تەقی بوو ئەکا ئەوە ئەگەڕێتەوە سەر دەستگا ئەمنیەکان و بەرپرسەکان ئەگەر بێت و بگەڕن لەو حاڵە کاتەیە تێ 4 سیارە دەوریە بگەڕێ بڕا بکاوشە ناگەرن بکەن بەڵێ وای بەس خۆیان سەرێکی کەمتەرخەم لەو بارەوە
دوای ئەوە من هیوادارم ئەم تۆپیانە هەر بە هیچ شێوەیەکش نەبێنێت هەر بەناغەشی نەبێنێت لە کەناڵەکانە پەخش نەکرێت بەخوا هەر شتێکی گەڵێ بێمەعنایە من مناڵێک مەمشە داکەڵەکاوە بڕوا بکە هەر بوومە فلیم بەدەستێەوە ئەمە ڕاستە ئێوە ئازاوە پیشەکە بام ناتە ئەوانەی کە ناحەزبانن لە دەرەوەی هەرێم کوردستان با بڕە بەخوا نارێ بچێتە بەرامبەر ئەو شەرکە بەس مەگەر بۆ خۆشی تەقە بکات بەڵای گەنجێکم بینی خوا شایەتە وەسا بووم تفاگان بۆی گر و تەقەیەک ئێمە باوکت ئەوا بێ وەکەی ڕاستە بەڵێ کاک دڵشاد لە چەمچەماڵەوە زۆر سپاس بۆ نامێنێ دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابی شێت کاک سەباح وەرەگرین لە بەریتانیاوە ئەم کاتەوە باش ئەم کاتە باش براکەم هەموو کاتێکت باش کاک سەباح فەرموو زۆر سپاس بەڕاستی تەورەیەکی زۆر جوانە ئەمە شتێکی زۆر پێویستە حەق هەبێ دایما ئەو بەراوانە بەڕاستی باسی ئەو شتانە بکرێت کە کۆمەلگا پێوە خەریکە بێ وای زۆر سەیرە من لە بەریتانیا ینی بەڕاستی لە هیچ بۆنەیەکاشتی وام نەبینیوە خەڵک بتوانێت بە تەقاف دراوسەکە کورێ وڵای نازانم ئەم شتە لە کوردستان هەیە لە هیچ وڵاتێکی دنیا نییە کاک سەباح تۆ لە بەریتانیا لە کاتی سەرکەوتن یاخۆ دۆڕانی یاریەکاندا ئایا خەڵک بە چ شێوەیەک خۆشی خۆی دەرەبڕێتن وەڵی بۆ یاری ئاگرینانە و مۆسیقا و کۆرانی و یعنی ئەویش بەپێی هینی خۆی یعنی هەموو شتێک بەڕاستی حدودی خۆی هەیە ئەبێت تۆ کە شتێکی کە دەبێت ئەو شتا ئامەدێ ینی شتێک بێ بۆ خۆشی هەموو کەس ینی براکەکە پێ ناخۆش دێ نادێ بیکەی بەڕاستی کاک سەباح ئەمەوێ پرسیارێکی ترش بکەم تۆ وەک ئەوەی لە وڵاتی بەریتانیا ئەژیر ئایا چەک هەیە لە ماڵاندا چەکی بێ مۆڵەت یاخۆت هەر جۆرە چەکێک بەڵای هەڵبەتە لە هەموو دنیا چەک هەیە بەڵام هیچ شەکێک نییە بەدێ مۆڵەت دانرێت لە بەریتانیا ئەگەر هەر دێزوو بەزویە گرن و ڕاستی بۆ هیچ کەسێک نییە بتوانێتە وەکو لای خۆمان وڵاتی ئەمە هیوایە دۆشتی هەیە کاکە لە کوردستان ئارویجی هەیە بەڵام دێرە وڵای ئەو شتانە منەوە 10 ساڵە لە بەریتانیا ژیم ئەڵێن هەیە بەس تاوەکو ئێستا خۆم نەمبینیوە بە چاوی خۆم بەڵام بەڵای وەکو باشێگەن ئەو شتانەی کە دەمانچەوشت هەیە بەڕاستی زیاترەوانە هەیەکیانە کە مافیان بەڕاستی کورد هەیە مافیایە ڕەش خەڵکی ئەو ئەفریقا هەیە ئەوانە زیاتر پیانە بەڕاستی نازانم ئەو سیلاح و شتانە کە لە وڵاتی ئێمە هەیە ئایا ئەو خەڵکی کە سیلاحی تێیە ئەوێ چی بکا لە سیلاحەکەی وڵای نازانم من ئەڵێم ئەو سیلاحانە کە هەر هەمووی هاتووە ئەو کە تەقەی پێکرێ هەمووی لەگەر ڕێسمان لەوە چێ زۆری پێشمەرگە بێ لەوە چێ پۆلیس بێ ئاسایش بێت نازانم کۆمەڵێکی خەڵکی کەم هەیە بتوانێت لە ماڵەوە سیلاح دانێت و فیشک بە ئاسمانە بتەقێنێت ئەمە خۆ ساڵی 1970 نییە کاکە ئەوە ساڵی 2012 خەڵک چووە سەرمان تازە لە فیشەکە تەخێنێ بە ئاسمانەوە بەڕاستی شتێکی زۆر ناشرینە زۆر ناشرینە هیوادارم ئەم دیاردەیە نەمێنێت وڵێ کاک سەباح لە بەریتانیا قانونێکی بۆ دەرچێت سپاس بۆ جەنابەت کاک سەباح لە بەریتانیاوە لەگەڵمان بوو کاک دلێر وەرەگرین لە دۆزخورماتوو ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک دلێر ئایا لە دۆزخورماتوو شتەقە کراوە یان نا وەڵا لە دوور تەقە نەکرا باش بوو بەڵێ ڕات چییە دەربارەی ئەو کەسانەی کە تەقاکەن لە کاتی بۆنەکاندا هەر بۆنەیەک بێ وەڵای شتێکی ناشرینە بەڕێزانی شتێکی دووەکەوتووە بەڵام من چێتێ خۆمە ئەگەر مەجالم بدێت قسە بکەم پاش دەکەم فەرموو وەڵای من بەڕێز ئەمل ئاوارە بووم پێشمەرگەکانم شوێن پارتیم لە هەولێر بەڵێ وا دیارە شەبەکەت نییە کاک لێر پەیوەندەکەت بە باشی دەنگت ناکا بێ ئێمە زۆر سپاس بۆ پەیوەندەکە هیوادارم لە بەرنامەکانی داهاتوودا بتوانین پەیوەندەکەت وەرگرین و کێشەکەی خۆت لە مایکی خۆتا باس بکەیت کاک ئاریان وەرەگرین لە چەمچەماڵ ئەم کاتەوە باش کاک ئاریان ئەم کاتێ باش هەموو کاتێکت باش بەڵێ کاک ئاریان داوا لێ بردنەکەن پەیوەندەکەی کاک ئاریان پچڕا کاک بارزان کاک بەرزان وەرەگرین لە سلێمانی دوا پەیوەندیە ئەم کاتەوە باش کاک بەرزان
بەڵێ وا دیارە پەیوەندەکەی کاک بەرزانیش پشڕا ئێمە چینەوە لای تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەسەر NRT TV /نالیا TV ببورن facebook.com/نالیا TV تەوەری بەرنامە ڕۆژانە دادەنرێ لێرەش زۆر برادەر کۆمنت ئەنووسن لەسەر تەوەری بەرنامەکە بێگومان ئێمە وەکوتم ناتوانم هەموو کۆمنتەکان بخوێن لەبەرەوەی کۆمنتێکی زۆر نووسراوە دەستیان خۆش بێ سلااف ناز دۆستیت بێژە سلااف بۆ ستافی NRT بڕاستی تشتێکی کرێت تەقەکردنج بۆ هەر خۆشیەکی تایبەت بۆ وڵاتین دەربا ئەو لە وڵاتی خۆ تشتێکی دی دەستڤە بینن هەروەها ئاکام دبێژێت لەگەڵ سلااو ڕێز من ئەوە بە شتێکی ناشارستانی دەزانم کەسێک کە تەقە دەکات جیا لە خەساری گیانی کە هەندێک جار هەیەتی ئەم تەقە لەگەڵ هۆڕن لێدان بە تایبەت لە تەنیشت نەخۆشخانە و لە دواساتەکانی شەو لە هەموو شوێنێک پێشێلکردنی مافی هاوڵاتیانە زۆر شێوازی تر هەم بۆ خۆشیکردن بەڵێ زۆر برادری تریش بێگومان وەکوتم کۆمنتیان نووسیوە یەک بەیەک دەستخۆشییان لێ یەکەم زۆر سوپاسیانەکەم لێرە داهاتینە کۆتایی ئەمڕۆی تەوەری ئەمڕۆمان کە لە مایکی خەڵکدا پێشکەشکرا هیوادارم ببێتە جێگای سوود و مفای هەموو هاوڵاتیان ئەمە ببێ بە ڕێگایەک بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان هەروەها لایەنە پەیوەندیدارەکانیش بۆەوەی ڕێوشێنی تۆند بگرنە بەرامبەر بەوانەی تەقاکەن و خەڵکی تر ئەەکەم بە قوربانی لە کاتی دەربڕینی خۆشیەکانیاندا هیوادارن ببێتە بە سوود و مفا بۆ هەمولایەک هەتا ئێمە و ئێوە لەگەڵ تەوەرێکی تری بەرنامەی مایکی خەڵک بێ کە شاد دەبینەوە خواتان لەگەڵ